پەراوردکاریەک لە نێوان هەرێمی کوردستان و عێراق. میوانەکەم بەڕێز محەممەد حەسەن سعدی یاخود سعیدی شرۆڤەکاری سیاسی لە بەغدا ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڕێز محەممەد زۆر سپاس کە میوانی کوردستان 24 سەرەتا پێم بڵێ بانگەشەی هەڵبژاردن لە پارێزگاکانی عێراق چۆن بەڕێوە دەچێت وەکو شرۆڤەکارێکی سیاسی لێ رازین؟ بسم الله الرحمن الرحيم. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 بەیانیتان باش. ڕاستیەکەی بانگەشەی هەڵبژاردن لە دەستپێکی ڕاگەاندنی کۆمیسیۆنەوە بە ناڕوونی دەستی پێ کرد، واتە هەرزوو شەقامەکان بە تابلۆ و پۆستەری تێدا دانرا و بە شکل شەقامەکان تەواو پیسکران. ئەم شێواندنە بۆ پارێزگاکانی عێراق کاریگەری نەرێنی هەبوو. دەکرا کاندیدان لەبری ئەوەی ئەو هەموو وێنە و پۆستەرەدا بنێن پشت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان ببەستن و دەیتوانی پشت بە پەیوەندی بەستنی ڕاستەوخۆ لەگەڵ کاندیدان ببەستێت و دەیتوانی سوود لە میدیاکان و ئامرازە ڕۆژنامەوانیەکان هەڵگرێت. دەکرا زیاتر گرنگی بە پرۆگرام و بەرنامەی هەڵبژاردنی خۆی بدات، نەوەک ئەوەندە گرنگی بە ڕێکلام و هەڵواسنی پۆستەر بدا، بە تایبەتی لە پێشکەشکردنی خزمەتگوزاری لە پەرلەمانی داهاتووی عێراق. ئەوەی من بینیومە بانگەشەیەکی باش نەبوو، بە تایبەتی لە بەغدا وێنەی بەغدایان شێواندووە و لەگەڵ پارێزگاکان دیکەش. بەڕێز سعدی، ینی بۆچی هێندە پێشێلکاری لەلایەن لایەنەکان و کاندیدانەوە دەکرێت؟ ینی ناکرێ ئیشی ئەوان ڕازیکردنی دەنگدەران و هەوڵاتیان بێت، بەڵام بە پێچەوانەوە ئەوان ینی لە بەغدا لە پارێزگاکانی دیکە دەنگدەران دەڵێن ئێمە ناڕازین. بەڵێ ڕاستە ئەوان ناڕازین، هۆکاری گەلێک زۆر هەیە بۆ ئەم بابەتە، بەڵام یەکەمیان لەبەر ئەوەیە سزایەکی باش و تون نییە. ئەگەر سزایەکی تونند هەبێ بۆ سەر کاندیدان، ئەوان بە ناچاری پابەند دەبن بە ڕێنماییەکانی کۆمیسیۆن و هەروەها بە شێوازی بانگەشە. بەڵام ملیۆن و 2 ملیۆن دینار یاخود کۆمەڵێک خەرجی هیچ نییە بۆ ئەو کاندیدان، لەبەرەوەی بەشێک لەو کاندیدانە بە ملیاران دینار پارەیان خەرج کردووە، کەواتە ملیۆنێک و 2 ملیۆن هیچ کێشەیەکی نییە، پارەکەی خۆی دەدات و لە کارەکەی بەردەوام دەبێت. بەڵام ئەگەر سزایەکی تون هەبواە بەو شێوەیە نەدەبوو، کە دەبواە سزاکان تونتر بن و سزای خراپتریان بدرێت. بەداخەوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لەم دیوە یەکلاکەرەوە نەبوو لە سزادانی ئەو کاندیدانەی کە پابەندی ڕێنماییەکانی کۆمیسیۆن و بانگەشەیەکی شارستانی نەبوون. ئەم بانگەشەیە کە ئێستا دەکرێت هۆکارێکی ڕاستەوخۆ نییە بۆ ئەوەی کە دەنگدەر دەنگیان پێ بدات. هۆکاری سەرەکی برنەوەی کاندید بە پێچەوانەوە پرۆگرام و باوەڕپێکردنی جەمەوەرە، بەرنامەیەکە کە بەرهەز بێ لەگەڵ کۆمەڵگادا و پەیوەندیەکی باشتر لەگەڵ خەڵک. باشە بەڕێز سعدی، ینی عێراق وڵاتێکی دەوڵەمەندە، بۆچی حکوومەتەیەک لە دوای یەکەکان نەیانتوانی وەکە خزمەتگوزاریەکی باش پێشکەشی هەوڵاتیانی خۆیان بکەن تاوەکو ئێستا جارێکی دیکە متمانەیان پێ بکەنەوە؟ پرسەکە بەم شێوەیە خزمەتگوزاری گۆڕانکاری کراوە، بە تایبەتی لە بەغدا ئێستا هەندێک کاری باش کراوە، لە گەلێک پارێزگای دیکە کار کراوە، بەڵام لە ئاستی چاوەڕوانی نییە. ئەگەر بەراوردش بکەین لە نێوان عێراق و هەرێمی کوردستان جیاوازیەکی زۆر هەیە، بە تایبەتی لە ئەو پێشوەچوونەی لە هەرێمی کوردستان هەیەەوە لە پارێزگاکانی دیکە هەیە. بەڵام ئەگەر تۆ سەیری مەسەرەن بەغدا بکەیت، ئێستا کاریان تێدا کردووە، هەوڵیان داوە هەندێک خزمەتگوزاری پێشکەش بکەن بە هەمان شێوە. بەڵام ئێوە جیاوازیەکە دەبینن لەگەڵ هەرێمی کوردستان لە کاتێکە لە هەرێمی کوردستان 11 ساڵە قەیرانی داراییمان هەیە، بودجەمان نییە، موچە ینی خۆتان دەزانن بە چ کارێک ینی بە چ حاڵێک تاوەکو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە درێت، بەڵام خزمەتگوزاری بەردەوامە. بەڵێ ئەم ئەو خاڵەیە کە منیش دەمویست ئاماژەی پێ بکەم، جیاوازی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان پارێزگاکانی دیکە. بەڵام مەبەستم ئەوەیە بڵێم کە ئێستا لە عێراقیش زوڵەیەک دروست بووە، گەرێک پرۆژەی باشەن، پرۆژەی بە نمونە دروستکردنی پاڵاوگە، فڕۆکەخانە،
gelek projeyekê girêng wekû projeyê petrokîmyayî û pîşesazî ciyawaz hindêk zimûzol heye bo wê proje bikirî bi taybetî projeyê newtî li hindêk parêzgeha wekû semawa li durustkirnî palagehê semawa herwiha kogehê semawa û herwiha gelek rêgeş xerîka nûjin dikin belam ewe niye ke li astî çawa bêt حکومت نیازی هەیە بۆ ئەوەی درێژە بە هەنگاوانە بدات. هاوڵاتیان ئەتوانن متمانە بەوە بکەن کە حکوومەتی داهات و خزمەتگوزاری باشتریان پێشکەش دەکات؟ ڕاستیەکەی حکوومەتی عێراقی هەوڵی داوە کە ئەو متمانەیە بەدەست بێنێ و خزمەتگوزاری تا ڕادەیەک پێشکەشی خەڵک بکە هەوڵ دەدا ئاستەنگ و تەگەرەکان لە بەردەم خۆی لابەرێت و تێم بڕێنێت بەڵام هەندێک کێشەی وەکو گەندەڵی کارگەڕی کە لە نێودام و دەستگاکان بڵاوە کاریگەری سیاسی و گەلێک پرسیدیکە هەمویان هۆکارن بۆ ئەوەی حکوومەت گەلێک زاران نەیتوانی بێت کە خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیان بکات لە بەغدا و پارێزگاکانی دیکە بەڵام بوونی ئیرادەیەکی بەهێز بە تایبەتی لە جێبەجێکردنی کۆمەڵێک پرۆژەی گەشەپێدان دەکرێت هەنگاوێکی باش بێت و ئەمڕۆ بیرمان نەچێت پارێزگارانیش هەنگاوێکیان دەکەوێتە ئەستۆ کە ئەوانش گرنگی زیاتر بە پرۆژەکان و تاواکردنی ئەم بەتایبەتی ئەو پرۆژانێک کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە وڵاتیانەوە هەیە وەکو کارەبا و خزمەتگوزاری بە شێوەیەکی گشتی بۆیە ڕاستە ئەوەی هەیە لە ئاساوڕوانیدان نییە بەڵام پێویستمان بە هەوڵێکی زیاترە. وەکو شرۆڤەکارێک وەڵامیان پرسیاران بەرەوە پێتان وایە کە هاوڵاتیانی عێراق ئەم جارە بە ڕێژەیەکی بەرز بەشداری لە پرۆسەی هەڵبژاردن بکەن یاخود نا؟ بە پێی ئەو ڕاپرسیانەی کراون لەسەر ئاستی هەرێمی و لەسەر ئاستی نێوخۆی تەنانەت هەندێک دەستگای ئەوروپایش کردویانە دەرکەوتووە کە ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردن بەرز دەبێت بە تایبەتی لەگەڵ نوێکردنەوەی کارتی دەنگدان و وەرگرتنەوەی لەلایەن هاوڵاتیانەوە ئەمانە هەمویان ئاماری زۆر بەرزن کە ئێستا خەڵکێکی زۆر کارتەکانیان نوێ کردوێتەوە دەنگێک هەیە لە نێوان ئەو کۆمەڵە خەڵکانەی کە دەڵێن ئێمە بەشداری ناکەین و ئەوانش دەڵێن کە بەشدار ناکەین ویستێک هەیە بەگشتی بۆ گۆڕانکاری دروست ببێ و واقعی خزمەتگوزاری عێراق زیاتر بەرز بکرێتەوە لە هەمان کادا محەممەد شیع سوودانێ کە ئێستا بە لیستی و بە شێوازێکی نوێ هاتوۆتەنەوە هەڵبژاردن زۆرێک لە مەقبولیەتی هەیە لەلایەن خەڵکی عێراقەوە ئەوە هەمووی بووەتە هۆکاری ئەوەی خەڵک لەوە تێبگە گۆڕانکاری بە هەڵبژارن و دەنگدانەوە دروست دەبێت لە گۆڕینی حکوومەتی فیدڕالی و هەروها لە گۆڕینی حکوومەتی پارێزگاکان لەسەر بنەمای بەشداریکردنی هەموو هێزە سیاسیەکان بە بڕیارێکی هاوبەشی نێوان هەموو هێزە سیاسیەکان جاچە ئەو هێزانە کورد سوننا یاخود شیعا بن ئەگەر بێت و ئێمە بتوانین ئەم داواکاریە بەجێ بگێرین دەبینە خاوەن پەرلەمانێکی بەهێز لە ئەنجامیشدا دەتوانین حکوومەتێکی بەهێز و گۆڕانکار بهێن. زۆر سپاس بۆ شرۆڤە و ڕوونکردنەوەکانت بەڕێز محەممەد سایدی شرۆڤەکار لە بەغدا میوانی کوردستان 24 بوویت.